کۆبوونەوەیە بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی کوردستانی ئێمە هەموو هەوڵێک دەدەین کە بە تایبەتی لەو منتقانەیە کە مادەی 140 پێمان وایە دەبێت سەرکەوتنێکی گەورە کورد بەدەستی بێنێت چونکە ئەم سەرکەوتنە بریتێلەوەی سەرکەوتنی کورد لەو ناوچانە و گەڕانەوەی ئەم ناوچانە بە هەندێک سەرکەوتنی لەو ئەندام پەرلەمانانەی کە دەکەونە ئەم سنوورە. ئەم کۆبوونەوەیە بۆ ئەوەی کارەکان چۆن بکەین و چۆن دابەشکردنی کار بکەین و لە چێوە دەست پێ بکەین و چۆن دەست پێ بکەین چونکە دەستپێکردنێکی سەرەتاییمان کردووە بە بانگەشەی هەڵبژاردن بە یەکەوە لەگەڵ لە لیستی هاوپەیمانی لەگە برایانمان لە گۆڕان بەڵام بەجددیتر و بە پێداگری زیاتر و بە بانگەشەی زۆرتر دەست پێ دەکەین بە حملەیەکی هەڵبژاردن کە ئەم حملەیە حتمما تۆ دەزانی ئەم جارە هەڵبژاردن وەکو جاران نییە چونکە مووسڵ کراوەتە 8 بازنە و هەر بازنە و کاندیدی خۆی هەیە و هەر بازنە و دەنگدەری خۆی هەیە و هەر بازنە دابەشکردنی کاری دەوێت کە غورفەی عەمەلیاتی دەوێت بۆ ئیشکردن لەو بازنەیە